بخير ست ساعة قربان جاولا كل خاوان كاركي أوي في شكل مثل تصويرك وينا وشكل خاوان راشي نير لا ترسل والله ئەمە لە فەیسبووکی ئەو شتەمان زانیە کەوا هەندێک دەستەوانە و هەندێک دەمامچی هاوکاری سینی چینە بازاری فرۆشی جارێ پێشەوەی ئەمە بزانم بە هەموو خەڵک بزانی ئەمە لە ڕووی ڕسمیاتەوە هیچ هاوکاریەکی وڵاتی سین بەڕسمیش نەگەیشتە سۆران تا معاملەی پێ بکرێ بۆیە ئەو شتانە ئەمە دوێنێ لژنەی ئابووریمان نارد هەندێک تاقیبیان کرد کەمێکی کەم دەستوانە یان دەمامک هەیە کە زۆر کەمە تەنها ئارمەکەی لەسەر و مەوزوعەکە زۆر گرانی چەند دەستەیەکە بەتەسەوەری من لە شارەکانی دیکە هاتوونە ڕەنگە لە هەولێرەشنا لە دەرەوەی کوردستانیشەوە هات بن بەڕێگەی قاچاقەوە خەڵک دەستا و دەستی پێەکە.